پاکردنەوەی شوێنە گشتیەکان، گەڕانەوەی باڵندە و سمۆرە بۆ ناو سروشت، بڵاوکردنەوەی پەیامی پاراستنی ژینگە. چالاکی قوتابیانی قوتابخانەی ڕۆزی تایبەت بوو لە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان. ئەوان بە دەستەبردیلەکانیان پاشماوەی ئەو گەشتیارانەیان پاک دەکردەوە کە سەردانی پارکی هەواری شاریان کردبوو. بەدەم هەناسە بڕکێ و سڕینەوەی ئارەقی سەر ڕوومەتیان داوایان لە هاوڵاتیان دەکرد کە ژینگە بپارێزن. ئەمەوێت کە ژینگە بپارێزێت و ئەم ڕۆژەمان هاتوین لە قوتابخانەکەمان ئەم شوێنە پاکەینەوە بە بۆنەی ڕۆژی ژینگە بۆ ئەوەی هاوڵاتیان فێر بن کە ژینگە بپارێزن. بەشکم هاوڵاتیان سوود مند بن لەمانە. جارێک تریش ژینگەکەمان پیس نەکەنەوە. هەموو ئێمە بە شتێکی خۆمان هاتوین بۆ ئێرە ژینگەی کوردستانەکەمان پاکەکەینەوە و هەروەها داواکەین کە ئیتر نەک مناڵێک شتێک شتفرە نەدانە سەر ئارس و تەنەکە خۆڵیش کرا بۆ ئەوەی شتەکان خۆڵ و خاشاکەم بکەنەوە ناو تەنەکە خۆڵەکە. هیوادارم ئەم ئامۆژگاریانەی من سوودی لێ وەربگرم. ئەمڕۆ هاتوون بۆی پیشانی خەڵکی بەم چۆن ژینگەی خۆیان ڕابگرن، ژینگەی کوردستان ڕابگرن. ئەنجا هەچ کەسێک شتێکی پیسی پێ بوو لە هەموو شوێنێ سەلەی خۆڵ هەیە بابی خاتە ناو سەلەی خۆڵەوە باشترە بۆی ژینگەکەمان پیس نەبێت. ئێمە هاتوین بۆ ئەوەی پاکردنەوەی ئەم ژینگەیە بکەین کە کارێکی باش بە وڵاتەکەمان ئەگەین، هەروەها بەردامی کۆترەکان کە کڕیمان ئەیانخینەوە ناو سروشت. مامۆستایەکی سەرپەرشتیاری قوتابیان دەڵێت پێویستە هەر مرۆڤێک لە سەرتاوە لەگەڵ پاکڕاگرتنی ژینگە ڕابهێنرێت. چالاکێکی ژینگەش بە گرنگیەوە باس لە ڕۆژی ژینگەی هەرێم و کاریگەریەکانی لەسەر تاکی کوردی دەکات. مناڵەکان لەم ڕۆژەیە خەریکی پاکردنەوەی ژینگەکەن وەک خۆتان ئەبینن و دوا ئەوەش چەند باڵندە و تسمۆرە و ئاژەڵە کێویەکانمان هێناوە کە نزیکی 100 بەرەوسەرەوەی کە لێرە ئازادیانەکەین و من ئامانجمان لەوە لە قوتابخانەی ئامانجمان لەم ئیشە ئەوەیە کە ئەم مناڵانە ژینگەیان خۆش بێ و جارێکتر لەگەڵ ژینگە ئاش بنەوە. ئەو مناڵی کە ئێستا خەریکە بە دەستکێش و بە عەلاگە ژینگەکە پاکاتەوە جارێکی تر ئەم مناڵە شتێک فڕێنایەتە سەر زەویەکە چونکە ئەمە ئەبێت بە یادەوەریەک لە زهنی ئەم مناڵانەیە و جارێکی تر ئەم مناڵە دڵی نایە چڵیدارێ بشکێنێ ئەم وڵاتە بە وڵاتی خۆی دانێ ئەم ژینگەیە بە ژینگەی خۆی دانێت. ڕۆژی ژینگەی هەرێم گرنگی ژینگە هەمومان دەیزانین. ژینگە کە ڕۆژی ژینگەی هەرێمیش بۆیە بۆ ناوە ناونرا ئەو کاتە وەزارەتی ژینگەی ئەو کات ساڵی 2020 پرۆژەیەک یا بە پەرلەمانی کوردستان کە ڕۆژی بەردومانکردنی دۆڵی باریسان و شەغۆسانان بە چەکی کیمیای لەلایەن ڕژەمی باسەوە بکرێ بە ڕۆژی ژینگەی هەرێم بۆ بەرەنگابوونەوەی ئەو جۆرە چالاکیانە و بەرەنگابوونەوەی چەکی کیمیایی کە کاریگەریکی نەرێنی زۆر خراپی ئەبێتە سەر ژینگە. وەک پەیامێک دژی کیمیاوی بارانکردنی ناوچەکانی بالیسان و شێخۆسانان لە 16 نیسانی 1970 لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ڕژەمی بەعەز کە بەهۆیەوە زیاتر لە 200 هاوڵاتی شەهید بوون لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەستی دارا محەممەد ئەمین یەکەم وەزیری ژینگەی حکوومەتی هەرێم لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی 16 نیسانی هەموو ساڵێک وەک ڕۆژی ژینگەی هەرێم دیاری کرا. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.